جارێکی دیکە پەتای کۆرۆنا بە چڕی هاتۆتەوە تێکەڵاوی خەڵکی بوویەوە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 101 حاڵەتی نوێی توشبوون بە پەتای کۆرۆنا لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە ڕاگەیەندرا. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت هۆکاری ئەو ڕێژە زۆرەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی پابەند نەبوونی هاوڵاتیانە بە ڕێنماییە تەندروستیەکان. نەخۆشخانە و ئامێرەکانی هەناسەدانی دەستکرد ڕێژەیەکی زۆر دیاری کراون. ئەگەر ئامارەکان بەو ڕادەیە بەرز بێت کێشەی نەبوونی شوێن و پێداویستی تەندروستیشیان بۆ دروست دەبێت. بەتێکی دەوانی کە نەتیجەکانیان دەرچووە شت نیست تاکی هەر هەمیان پەیوەندیانمان نەخۆشخانەکانە کردووە چونکە شەو نەتیجەکە دەرچوو ئێمە ئەمڕۆ زۆربەی زۆریانمان ئاگادار کردو بۆی پەیوەندیمان پێ بکەن. حاڵەتەکان هەروەکو حاڵەتەکانی ئاسایی تر وا بووە بەڵێ کۆمەڵێکیان لە نەخۆشخانەکان کۆمەڵی شانێککە ئێستاکێ لە ماڵەوەن ئێمە لە ئەنجامی ڕاگەاندنی ئەو ڕێژە زۆرە ئەم شەو کۆبوونی تایبەتی کراوە پلان و بەرنامەی بڕێوەبەتی گشتیماندا ناوە بۆی بتوانانی خزمەتێکی باشیان بکەین لە حاڵەتێکی ئێستادا بەتێکی دە ڕێژەیە لە نەخۆشخانەی شەهید تایرووالی بەگ لەسەر چنار کە تایبەتە بۆ کۆڕانە لوێجیان نابێتەوە. ئێمە هەر ئەم شەویەکی لە حاڵەتانی کە بڕیارمانداکردنەوەی گوندی گەشتانی سەرنیاریا بوو کە جاران بۆ کەرنتینە بەکارمان هێناوە ئێستاکە کردومانەتە خەستەخانەیەک تیمان لێداناوە. ئێمە ئومێدەواری نەخۆشەکانمان نەگات ئەو ئاسی ئەو عادەدێکی ئێمە ئامێرمان هەیە پێویستیان پێدابێ ئینشاڵڵا بەبوونی ئاڕازەکان و ئەو چارەسەرەی سەرەتایین کە دەکرێت بۆ چارەسەر دەکرێت. ئێمە لە شاری سلێمانی دازار لە 45 تا 50 ئامێرمان هەیە بۆی ئێمە هەتا ئێستا سوپاس بەخۆی پەروەردگار تەنها یەک نەخۆشمان پێویستی پێی بۆ لە حاڵەت ئێستاش احتیمال یەکدانی پێویستی پێ بێ. وەزارەتی ناوخۆی هەرێم ڕێکارەکانی قەدەغەی هاتوچۆی بۆ ماوەی 6 ڕۆژ ڕاگەیاند. هاتوچۆی پیادە و هاتوچۆی ئۆتۆمبیلیش لە نێو شار و دەرەوەی شار قەدەغە دەبێت و سەرپێچیکار ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. دوکان و بازاڕ و شوێنەکانی دیکە و مزگەوت و شوێنی پەرستشەکانیش قەدەغەی هاتوچۆ دەیانگرێتەوە. پزیشکان هۆشداری دەدەن لە پابەند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنماییەکان. لە پێناو سەلامەتی و مانەوەدا دەبێت هەمووان ترسیان هەبێت لەم پەتایی کە تا ئێستا هیچ ڤاکسین و چارەسەرێکی نییە. بڵاوبوونەوەی ئەم جارەی کۆرۆنا دەتوانین بڵێن ئەمە شەپۆل یەکەمە ئەمەیە کە ئێستا دیاری ئایا بەڕاستی هاوڵاتیان پێویستە پابەند بن و ئێمە ڕاستە و قەدەغەی هاتوچۆی دەکرێت شێوازێکی زۆر دروست نییە و لە ڕووی زانستی لەوانەیە کە هەندێک جار ئاکامی خراپی هەبێ ڕاستە لەوانەیە لە ئەوڵدا تۆزێ خاوی بکاتەوانێ بەڵام دواتر ئەکەویتە ناو سوورڕێکەوە ناو زنجیرێک و کاچێتەوە سەر هەمان خاڵی سفر. بۆیە پابەندبوونی هاوڵاتی ئێوە ئەبێتە مای خاوکردنەوە کەمکردنەوەی توش بوون و توانای تەندروستی بتوانێت کۆنتترۆلی بکات ئەوە هیوادارین لەو خوتوە بۆستێت. ڕاستە ئێستا ژمارەکان ژمارێکی ترسناکن بەڵام لەخوا بەزیابێ هێشتا کوشندەیەکەی کەمە دانەدانەیە. ڕاستە ئەمانش قدری خۆیان هەیە خوا لێ خۆشبووان بەڵام ئەتوان بڵێ نەگەشتەوەی کەوکو وڵاتە بگاتە 200 و 300 و 400 بە ژمارەیەکی کە بەڕاستی هیچ شوێنە نەیگرێت. تەندروستی سلێمانی ڕایگەیاندووە ئەگەر هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان نەبن ڕەنگە ئەم جارە پەتای کۆرۆنا کارەساتی گەورە دروست بکات چونکە تەندروستی سلێمانی توانای مرۆیی سنووردارە و ناتوانرێت وەکو پێویست ئامێری هەناسەدانی دەستکرد و شوێنی مانەوەی نەخۆش دابین بکات. باشترین چارەسەر تێکەڵاو نەبوون و قەرەباڵخی دروست نەکردنە وەکو دەوترێت خۆپارێزی باشترە لە چارەسەرکردن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.